من ناوم خضر أحمد فقيه ما مصاشم ليرة كان لقطاب خاني قادراوة باقي هنجيرم هيا ولو دبري إيرة كان بتايبتي بجدر زور بنا بانجا بهنجير بدياري كراويش قندي قادراوة ك هنجيري باشي هي لخواي بزياد بيت هنجيرة كان باشن تا إسا هيش كيشو قريفتك كان نبوة ومن ساڵانە نزیکەی تقریبا دا بۆ 15 ساڵە لەگەڵ هەنجیری خەریکم باغی هەنجیرم هەیە حەزم لە نێو باغ و پێم خۆشە باغ باش بێت و خزمەتی دەکەم و ئەوەش کە ئێستا دەیبیننەوە هەرچەندە خۆم هیلاک دەکەم بەڵام ئەوەش فەزڵێکی خوایە کە خوا پێداوین هەنجیرەکان پاک و خاوێنن لە خوای بەزیاد بێ بەوەش زۆر ئاسوودەم کە مشتریەکانم هیچ گلەیەکیان لێ نەبووە لە هەنجیرەکانم کە دەیبات بۆ بازاڕی هەتا ئێستا هیچ گلەیەکیان نەبووە بڵێن هەنجیرەکانت خراپ بوون بێ غەل و خەشە ئەو سەلەی کە دەیبینین ئێستا لێرە لەو سەلانەی دەکەین سەر و بنی وەکو یەکە ینی ئەوە نییە بڵێن لەخوا نەخواست ئێمە سەرەوەی جواندانین و لە بنەوە شتێکی ناشرین دابنین یانە کرمێ و ڕزی و بێکەڵک سوپاس بۆخوای گەورە کە هەتا ئێستا گلەیان نەبووە تایبەتمەندی هەنجیری قادراوە لەوەدایە کە هەنجیری زەرد ئەو هەنجیرە زەردانە لێرەکانە باشتر دەبێتەوە هەڵکەوتوە چونکو ئاوی هەیە لە خۆی بەزیاد بێ ئاوێکی باشمان هەیە و ئاوێکی سازگارە خاکەکەشی لەبارە بۆ هەنجیری زەرد من تا ئێستا بەس هەنجیری زەردم هەبووە سەبارەت بە نەوعیەتی هەنجیر نازانم من تەنها هەنجیری ڕەش و زەردم بیستووە کە هەبێت لێرەکانە بەڵام بە تایبەتی هەنجیری زەرد زۆر بەناوبانگە زۆربەی زۆری خەڵکی ئێرەکانە بە باغداریەوە خەریکن بە تایبەتیش هەنجیر خەڵکێکی زۆر ینی مەشغوڵی هەنجیرە ئیش و کاریان زیاتر لە هاوینیاندا لەسەر هەنجیرە و ئەویش وەکو باسم کردم عەرزەکەی لەبارە بۆ هەنجیری زەرد و ئاوی سازگارە لە قەندیلەوە دێت ئاوەکی پاک و خاوێن و سارد و تا بڵێ پاک و خاوێنە لە خوای بەزیاد بێ یعنی ئەوەش فەزڵێکی خوای گەورەیە بەمەی داوە هەنجیرەکان بۆ خۆتان کە دەیبینن لە خوای بەزیاد بێ جوانن ئەنی مشتریەکانمان کێشیان نەبووە بڵێن هەنجیرتان بە کەڵک نێت سەبارەت بە چاندنی هەنجیر و پەروەردەکردنی هەنجیر هەرچەندە من لە ڕووی پسپۆر نیم لەبارەی کشتتوکاڵیدا بەڵام ئەوەی کە دەیڵێم بە تەجروبە و ئەزمموی خۆمە هەنجیر لە مانگی دوو دەبێ ببڕێت هەموو ساڵێک دەبێ هەنجیر لە مانگی دوو بیبڕی و بۆ پەینی کیمیاویش زیاتر ئەو کیمیایی بلوکۆردی پێ دەڵێن بە دەوری هەنجیریدا بە بازنەیی لە هەنجیرەکەی دەکرێت و گڵی وەسەر دەدرێتەوە ئەوە بە تەجروبەی خۆم و ئەزمموی خۆم باشترین پەینە بۆ هەنجیری و بۆ ئاویش هەنجیر ئاوێکی یەکجار زۆری دەوێت ئەگەر بکرێت کاتی پێگەیشتنی نابێ هەنجیر بنەکەی وشک بێت ئێستا دەبینین ئەوە هەموو شێیە هەتا شێی هەبێت هەنجیر جوانتر و باشتر دەبێت هەنجیری مە زیاتر بۆ ئەلوەی هەولێر و سلێمانی دەچی بە تایبەتیش سلێمانی لێرەمە مەعمیلمان هەیە مشتریەکان دێن باری دەکەن ئێمە لە سەعات ئەوان دەیانەوێت بڵین ئێمە لە سەعات 12 لێ بکەینەوە بۆ ئەوەی کەوان ئێوارێ بەڕێ دەکەن چەندکو بەیانیان ئەمە لێ ناکەینەوە عادەتەن لە لێرە لە قادراوەیە هەنجیر لە کاتی لە سەعات 12 دەست پێ دەکەن چەندکو بۆ شەوێ ئەوان بەڕێ دەکەن و دەیبن بۆ ئەلوەی سلێمانی و هەولێر و لەوێ سەرفی دەکەن هەنجیر چنینی هەنجیر هەندێک دەڵێت چنین و لای ئێمە دەڵێن لێکردنەوەی هەنجیر بە حەقەت ناخۆشە ینی حساسەتی هەیە ئەو شیرە کە بەر لاشت کەوت و هەر شتێکی کەوت حساسەتی دروست دەکات پێویستیت بە هەندێک شتە لەوانە دەستکێش
دەبێت دەستکێشت لەبەر بێ کڵاوت لەسەری بێ و خۆت جوان داپۆشی بەرگێکی وات لەبەر بێ کە ئەستور بێت کە ئەو شیرەی بەرت دەکەوێت نەگاتە گۆشتت ئەوە بەڵێ لێکردنەوەکەی ئەوە بەڵام ئەمە یەک گرفتمان هەیە لە کاتی لێکردنەوەی کاتێککە هەنجیر پێدەگا هەنجیر ئەو کاتە پێویستی بەرشاندنی دەرمانی عەشەریە ئەمەش نابێت بیرشێنین لەبەرەوەی کە ئەمە دەینێرین بۆ بازاڕی دەنا ئێستاگەر نێشێنی کرمێ دەبێت هەمووی دەترشێت بەڵام ناشکرێمە دەرمانی عەشەری لێدەین و بەڕێکەین بۆ بازاڕی ئەو گرفتمان هەیە چونکە گەر ئەوڕۆ دەرمانت پێکرد دەبێت تا 5-6 ڕۆژی لێی ڕاوەستی ئەو کاتیش هەنجیرەکان خەرا دەبن وەڵا ناچارین دەبێ هەر ڕۆژێک ناڕۆژەک ئێمە دەستێکی تێبگەڕین بۆی کە ئەو هەنجیلەی کە گەیوە ئەوڕۆ لێت نەکردوێتەوە بۆ بەیانی دەتشێ و هەنجیرەکەی دیکەش خەرا دەکات سەبارەت بە هاوکاری حکومەتیش هاوکاریەکی ناکات ینی پێویستە لایەنی پەیوەندیدار بە کشتتوکاڵ دەبێ ساڵانە بۆ ڕێنمایی فەلاعان دەورات بکاتەوە خول بکاتەوە ڕێنمایان بکە بەڵام بەداخەوەمە ئەوەی کە بەکاری دەهێنین ئەو دەرمان و ئەو پەینەی کە بەکاری دەهێنین هەمووی بە تەجروبەی ئەزمموی خۆنە دەنا هیچ کەسێک تا ئێستا ڕێنمایی نەکردوینە بڵین ئەو دەرمانە تەنها لە دەرمانخانەکان ئەگەر لە دەرمانخانەکان لیان پرسین بڵین چۆن بەکاری دێنیەوە دەناوەکو پێویست هاوکاری نەکردوینە و هیچ دەورەی ڕێنمایی پێ نەداوین هەرچەندە کە بڵێن ئەو ماوە بڵێم ئێمە لێرەکانە ئەو هەنجیرەی ئەو سعرەی کە پێی دەدەین لە قەدەر ئەو ماندووبوونەی نییە بەس پێمان ناخۆش نییە کە بە ئەرزانی لێمان وەردەگرن هەرزانە بەڵام بە شەرتێک ئەوانە کە دەیبەنە ئەلوەی ئەو بەقاڵانەی کە دەچن لەوێش دەیکردنەوە بە هەرزانی بدەنەوە خەڵکی چەند کۆمە لێرەکانە بۆ نمونە لەوانەیە جاری وایە بە 750 بە 800 بە 500 ئێمە بەڕێ دەکەین بەڵام لەوێ بە 3000 و 4000 دەفرۆشەرێتەوە بە فەقیری من بۆ خۆم بەش بەعاڵی خۆم ئەو هەنجیری خۆم لێرەکانە کە فرۆشتووە بە 750 دابووە من لە سلێمانی بووم لە پێش مزگەوتی گەورە هەنجیری خۆم ناسیەوە چونکە من ڕۆژنامەی لە بندادنم هەنجیرەکانم ناسیەوە لەوێ بە 3.5 و بە 4000 دەفرۆشەرە ئەنی ئەوە بارگرانیەکە بۆ ئەو میلەتەی کە لێرە بە هەرزانی لەمەی وەردەگرن بەڵام لەوێ بە لە ئەلوەکان بەقاڵەکان بەگرانی دەیدەنەوە خەڵکی داوام لە بەقاڵەکان ئەوەیە کە ئەوانش بە هەرزانی بیفرۆشنەوە خەڵکی وەرزی پێگەشتنی هەنجیرە لە گوندەکەمان و لە مانگی هەشتەوە هەنجیرەکان پێدەگەنەوە خەڵکێکی زۆر ژیان و لەسەر ژیان و بژێوی لەسەر هەنجیر وە خواستێکی زۆری لەسەر هەنجیری قادراوە کە هەنجیرێکی باش و بەتامەوە هەنجیری بە هەنجیرەکەی هەنجیرێکی زەردە ڕۆژانە هەر ڕۆژێک نائێک دەخرێتە ناو بازاڕی کوردستانەوە و داهاتێکی باشیە تا ڕادەیەک بەهۆی ئەو قەیرانێک کە لە ڕوو لە وڵاتەکەمان کردو کە لە کاتی خۆیدا موچەوەکو پێویست مانگانە لە کاتی خۆی نادرێت وەکو دەڵێ داهاتێک دەست دەکەوێت بۆ فەلاعەکان و بژێوی ژیانیان پێی بەڕێ دەکەن ئەمۆکو دەرچوویەکی دانەمەزراو کە تا ئێستا دەرچوویەکی زانکۆ دانەمەزراوم وایشی فەلاعەتی دەکەین لە گوندەکەمان و حکومەت هەلی کار بۆ گەنجان ناڕەخسێ وەکو هەلی دامەزراندنی بۆ گەنجان وەکو پێویستنێ و نەڕەخساندووە لە کارتی حکومی بۆیە گەنجەکان زۆربیان هەلی لێرەدا کە هەنجیر هەیە هاوینان بە هەنجیرەوە خەریکنەوە هەلی کاریان دەست دەکەویت لەو چەند مانگەی کە هەنجیر پێدەگا و وەرزی پێگەشتنی هەنجیرە
ئێمە ساڵانە لە گوندی قادراوە خەڵکێکی زۆر سەرقاڵی باغداری و ئەنجلیکردنەوەینە لە وەرزی هاویندا. خەڵکێکی زۆری گوندەکە کار و کەسابەتی فەلاعی و باغداریە، ئەنی کاسپی لەسەر باخەکان. ئەو هەوا و ئاوێکی باشی لەخوای بەزیاد بێ و عەرزەکەشی گونجاوە بۆ باغی هەنجیر. ئێمە وەکو گەنجان ساڵانە لە وەرزی ئیشکار و پێگەشتنی هەنجیردا هاوکاری یەکتر دەکەین و ئێستا من هاوکاری بام دەکەم لە هەنجیرلێکردنەوەدا لە نێو باخی. هەنجیرلێکردنەوە وەڵای کارێکی قورسە زۆر، ئەنی گەرمایەکەی زۆر ناخۆشە و خوور و ئەساسەتی و ئەو شیرەی دەست دەسوتێنیت. بە ناسایی دەبێ کوڵاو دەستکێش و جوان خۆپێچی ئینجا ئیشەکەی دەست پێ بکەین.